12 ساڵ بەر لە ئێستا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنی ستراتیژی واژوو کرا. هەرچەندە و ڕێکەوتنە چەند ساڵە وەک ڕابردوو کارانیە و جێبەجێ ناکرێت، بەڵام پارتی تا ئێستاشی لەگەڵدا بێت هەمان داوای 12 ساڵ بەر لە ئێستای لە یەکێتی هاوپەیمانی هەیە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی دەڵێت بۆ ئێمە و ڕێکەوتنە هەرماوە. ئەم ڕێکەوتنە هەرماوە نەپچراوە، چونکە دەبینین لە زۆر بواردا بە تایبەتی ڕەنجی دایتەوە لە بواری حکومڕانی و هەموو ئیدارەدان و پارتی ئەو لایەنە سیاسیە کە پێی وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە هێزێکی گرنگە لە هاوکێشە سیاسیەکانی کوردستان، بۆیە ئەو ڕێکەوتنە درێژکردنەوەی و هێنانەکای وەرەقەیەکی نوێ بە بۆچوونی من زۆر خزمەت بە تایبەتی بە دۆخی ئەستیاری ئەمڕۆی کوردستان دەکات، چونکە ئەمڕۆ لە هەموو کاتێکی تر زیاتر پێویستمان بە ڕێکەوتنە. دۆخی ئێستای کوردستان زۆر جیاوازترە لەگەڵ 12 ساڵ لەمەوبەر. ئێستا جگە لە پارتی و یەکێتی چەندین حزبی تر سەنگ و قورساییان لە هەرێمی کوردستان هەیە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت تا ئێستا هیچ ڕێکەوتن نامەیەک لە نێوان یەکێتی و پارتی ئیمزا نەکراوە. هیچ ڕێکەوتن نامەیەک لە نێوان پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئیمزا نەکرا. ئێمە تەنها عنوانی مشکلەکانمان باس کردەوە کە چیە مشکلەکانی کە لە هەرێمی کوردستان هەیە. 8 بابەتن ئەومان باس کردووە. بۆیە پێویستە حتا ئەگەر مشکلەکانی چارەسەر ناکەین مشکلەکان تاجیلکەین. ئێستا ڕێککەوین لەسەر بەرنامەیەکی کاری هاوبەش بۆی بتوانین لەم گۆڕانکاریانەی دوای داعش ئیستیفادە بکەین. لە ماوەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان و کاراکردنەوەی دەستگا شەرعیەکان کۆبوونەوە. هەرچەندە تا ئێستا و دوولایەنە نەگەیشتوونەتە ڕێکەوتنی کۆتایی، بەڵام ئەوەی لای پارتی گرنگە هاتنە پێشەوەی یەکێتیە بۆ ڕێکەوتن. ئەوەی یەکێتیش دەیەوێت بەشداری پێکردنی هەموو لایەنەکانە، نەوەک تەنیا پارتی و یەکێتی بۆ حکومڕانی کوردی. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.